هەواڵ هەڵمەت لە تەمەنێکی لاوێتیدا دەستی بە تێکۆشان و شۆڕژگێڕی کردووە. من توانم بڵێم 23 ساڵ پێش ئێستا لە ساڵی 96دا هەواڵ هەڵمەتم ناسی. هەواڵ هەڵمەت ئەو کاتە پێشەنگایەتی بۆ ڕێخستنی خوێندەبانان و قوتابیان بۆ یەکێتی خوێندەبانانی وڵات پارێزی کوردستانە کرد. ڕاستە ئەو کاتە لە تەمەنێکی زۆر لاودا بوو، بەڵام هەر لە تەمەنێکی بچووکدا تایبەتمەندی شۆڕژگێڕێتی، تایبەتمەندی ڕابەرایەتی و تایبەتمەندی سەرکردایەتی تێدا بوو. یەک لەو تایبەتمەندیانە بێ سنوور خۆی بەرپرسیاری بەرامبەر بە هەموو کێشەکانی کۆمەلگا بینی و کاتێک کە ڕخنەی لە سیستەمێک لە ئەو نەخۆشیانەی کە ڕوبەڕووی کۆمەلگا بوونەتەوە ڕخنەیە کرد بە هۆکاری قوڵبوونەوەی لە بواری سۆسیۆلۆژی لە کۆمەلگادا، بە هۆکاری ئەوەی کە ینی بە شێوازێکی واقعیانە و ینی لۆژیکیانە بیریە کردەوە. هیچ کاتێ ینی هەڵسەنگاندنەکانی خەیاڵی نەبوو، زۆر واقعبینانە بوو و ینی بە شێوازێکی لۆژیکیانە بوو، بە مەنطق بوو. بۆیە کاتێک کە هەنگاویشی بۆ کارێگەنا زۆر بە باوەڕ بوو، چونکە ینی باوەڕی هەم بەو فکر و تێکۆشانە هەبوو کە تێدا ئیشیە کرد، لە هەمان کاتیشدا باوەڕی بە فکری خۆشی هەبوو. یەکێ لە تایبەتمەندیەکانی پێشەنگیش ئەوە، ینی ئەوەی کە خۆی چونکە ینی بە هەموو قووەت و توانای خۆی یان ئەو شتانەی کە ئەیکرد زۆر بە شێوازێکی جەوهەری ئەیکرد، لەبەرەوە زۆر باوەڕی بە تێڕوانینەکانی خۆشی هەبوو. یەکێک لە ئەو تایبەتمەندیانەی هەواڵ هەڵمەتی بە بەردەوامی پێشە خست ئەو بوو و خاڵی زۆر گرنگ ئەوە بوو کە هەواڵ هەڵمەت لە بواری فکریدا زۆر قوڵ بوو، وەکو هەندێک پێشەنگی ساختە نەبوو کە تەنیا لە بواری کرداریدا یان وەکو لە بواری شکلیدا سەرکردایەتی و ڕێبەرایەتیکە، بەڵکو هەواڵ هەڵمەت زۆر بە زانستیانە ڕێبەرایەتی بۆ کۆمەلگا ئەکرد و ئەرکی ڕێبەرایەتی بۆ کۆمەلگا ئەخستە سەرشانی خۆی. لەبەرەوە لە هەموو هەنگاوەکانی خۆیدا ئەمەندە ینی هەوڵیەدا لە بواری زانستیەوە لە بواری فکریەوە قوڵ ببێتەوە و لە هەمان کاتدا ئەو قوڵبوونەوەی کە لە لای خۆی دروستە بوو، ئەوەی ئەو قوڵبوونەوەی کە لە لای ئەو گەڵاڵەیە بوو ئەی کردە ماڵی هەموو کەسێک، بەخۆیەوە سنووردار نەئەمە. بۆیە ئەتوان بڵێم هەواڵ هەڵمەت تایبەتمەندی مامۆستای هەبوو کە فێرکەر بوو، ئەویست هەموو کەسێک لە دەوروبەری خۆیدا فێر بکە و لە فێرکردنی ئینسانەکاندا هیچ کاتێ بێزار نەبوو، هیچ کاتێ بێتاقەت نەبوو، خاوەنی پشوویەکی درێژ بوو بۆ فێرکردنی ئینسان. خۆشی وتەیەکی بەم شێوەیە هەبوو، ئەیگوت تێکۆشانی دیموکراتی پێویستی بە پشووی درێژخایەنە، نابێ ئینسان زوو بێزار ببێ. بێگومان ڕێبەر ئاپۆش هەڵسەنگاندنێکی وەهای هەیە، ئەڵێ دیموکراسیەت زۆر بە درەنگ دروستە بێ، بەڵام زۆر بە درەنگی هەڵەوەشێتەوە. دیکتاتۆریەت زۆر زوو دروستە بێ، بە زووش هەڵەوەشێتەوە. لەبەرەوە هەواڵ هەڵمەت بێگومان لە ئایدەلۆژیا و لە فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆدا زۆر بە باشی خۆی قوڵ کردبووەوە. ئەو قوڵبوونەوەی فکریەشی تەنیا لە بواری نووسیندا نەبوو، بێگومان لە بواری نووسین و ینی کۆکردنەوە و گەڵاڵەکردنی فکردا کەسێکی هەتا دووەڕادە بەتوانا بوو، کەسێکی هەتا دووەڕادە هەموو هەوڵ و هێز و تواناکانی خۆیە کرد بە گەڕ، ئەی خستە گەڕ بوو ئەوەی کە نووسینەکانی بخاتە لەسەر لاپەڕە و زۆر قەنەعەتی بەوە هەبوو کە ئەبێ هەموو ئەو شتانەی کە ئەو ئەیزانێ ئەبێ بگاتە هەموو کەسی دەوروبەر. لەسەر ئەو بنەمایە ئەوەیشی کە ئەیزانی ینی لە بواری فکری و نووسیندا بە هەمان شێوە لە بواری کرداریشدا یەکێک بوو لەو کەسانەی کە لە هەموو کونجێکی تێکۆشان، هەموو ماڵێکی، هەموو ماڵێک، هەموو ینی پێگەیەک یان بڵێم هەموو مەکانێک کە جێگەی چاوپێکەوتن بوو بێ لەگەڵ خەڵکا کردوێتی بە قوتابخانەیەک و کردوێتی بە وێزگەیەک بۆ تێگەیاندن و بۆ گەیاندنی فکر و بیر و باوەڕ و فەلسەفەکەی کە پێیەتی.
بۆیە هەواڵ ئەتوانم ئەوە بڵێم زۆر جار بۆ خۆشی ئەیود گەلێک لە سەرکردە و ڕێبەرەکان تەنیا یە ئەنووسن ینی بۆ نمونە مەسەلەر کۆمەلگای ئێمەدا ڕۆشنبیر تەنێ ئەنووسێ و ئەڵێ هەندێکی تر بیکەن بەڵام هەواڵ هەڵمەت هەمیشە نمونەی ڕێبەر ئاپۆی وەها ئەهێنایە و ئەیوت ڕێبەر ئاپۆ هەم لایەنی نەزەریەکەی هەم نەخشە ڕێگەی کرداریەکەشی داناوە بێگومان لەو بوارەدا توانم بڵم هەواڵ هەڵمەت قوتابیەکی سەرکەوتو و زیرەکی ڕێبەر ئاپۆ بوو کە ئەوەی ئەیوت لە کردارا پێکی ئەهێنا و بۆ پراکتیزەکردن هەموو هێز و تواناکاریەکانی خۆی تەفگەرە کرد ئەوە نەبوو کە بڵێ من ئەیلێم با هەندێکی تر بیکەن هەم ئەیوت هەم پێکی ئەهێنا هەواڵ هەڵمەت لە ڕێبەر ئاپۆ تێگەیشت بوو یان ئەوەی کە زۆر جار لە بیرەوەریەکانی خۆیان باسیە کرد ئەوە بوو کە ئەیوت یعنی ڕێبەر ئاپۆ زۆر بە قوڵی ئەو بێباوەڕی لە کەسایەتی خەڵکی باشووردا بیانی بە شێوازێکی بەرفراوان و مێژووی و لە هەموو ڕوویەکەوە هەڵسەنگاندنی بۆ کردووە لەبەرەوە ئەوەی کە ڕێبەر ئاپۆی ود لە ناخی مندا چاندوێتی باوەڕبوون بە هێزی گەل باوەڕبوون بە خۆ و تێکۆشان لە دژی ئەو بێباوەڕی کە هەیە لە کۆمەلگادا و هەواڵ هەڵمەت بۆ خۆی نا بەڵام گەلێک هەواڵی ترباسی ئەوەیانە کرد کە هەواڵ بێگومان لەو کاتانەیدا کە هەواڵ هەڵمەت لە ساحەی سەرۆکە لەو کاتانەدا و یان بڵم ساڵێک پێشەوە شەید دکتۆر سیروان شەید ببوو هەموو هەواڵان باسی ئەوەیانە کرد کە ڕێبەر ئاپۆ بۆ هەواڵ دکتۆر سیروان زۆر بوو تەئسیر بووە و وتێتی چۆنە بێت باشووری کوردستان ببێ بە مەیدانێک کە بەردەوام سەرکردە ڕاستەقینەکان تێدا لە ناو بچێ ببێ بەو کەمینەی بە بەردەوام ینی سەرکردە و ڕێبەر و پێشەنگەکانی تێدا بکەونە ئەو کەمینە بۆیە لە هەواڵانی تر کە باسییانە کرد بێگومان ئەمە وەگلایەنی دڵنزمی هەواڵ هەڵمەت ئەیلێم کە بەردەوام هەواڵان باسییانە کرد کە ڕێبەر ئاپۆ هیوایەکی زۆر زۆری لە شخصی هەواڵ هەڵمەتدا کۆ کردبووە کە وە چەندین جاردا پێڵێت تۆ ئەتوانی پێشەنگایەتێکی بەهێز بکەیت وەک گەنجێک وەک لاوێک ئەتوانی باری گرانی ئەم تێکۆشانە بخەیتە سەرشانی خۆ من پێم وابوو کە بە هەموو ئەو بیرەوەریانەی هەواڵ هەڵمەت باسیەکە ئەوە بووە کە هەر لەوێدا بەو هەڵسەنگاندن و بەو پەروەردەی کە لە ڕێبەر ئاپۆ وەریگرتووە لە نزیکەوە زۆر بە تایبەت بێگومان هەموو ئیشەکانی ڕێبەر ئاپۆوە هایە ینی کاتێک کە یەکێگە بێ بە وێنەگر یان لەگەڵ ئیشی لەگەڵ ڕێبەر ئاپۆدا ئەبێ ڕێبەر ئاپۆ ئامادەیەکە بۆ پێشەنگایەتێکی بەهێز بە هەڵسان و دانیشتن و بە هەموو شێوازێک بێگومان ڕێبەر ئاپۆ و توێتی ینی تۆ یەکێکی لەو گەنجانەی کە جەوهرەکەت زۆر بە پاکی ماوەتەوە و ئەتوانی ئەم جەوهرە پاکت بکەیتە هێزێک و ئەتوانی ئەرکی بە ڕێبەرایەتی و ئەرکی پێشەنگایەتی بخەیتە سەرشانی خۆت لەبەرەوە هەواڵ هەڵمەت لەگەڵ ئەوەی کە خاوەنی تواناکاری و هێزێکی زۆر بوو هیچ کاتێ نەیەگو ئەم ئەرکە گرانە بۆ من نایکەم وەکو ینی بڵێ با مەسەلەن من ناتوانم ئەم ئەرکە ناتوانم بکەم بەردەوام ئەوەی من لە سەرۆک فێر بووم ئینسان بار هەڵەگرێت لە ناو کاردا لە ناو ئەرکدا خۆی ئاوا ئەکا بۆ ئەوەی لایەق و هێژای ئەو ئەرکە بێت یەکێ لە ینی هەمیشە لە ژیانی ڕۆژانەدا ئەمەیە گوت ئەیوت ئەو کولتورەی کە من لە ڕێبەر ئاپۆ فێر بووم ئەوە ڕاستە ئێمە و ئەرک وەرەگرین لەوانەیە لە سەرەتادا لایەقی ئەو ئەرکە نەبین بەڵام بۆ ئەوەی لایەقی پێشەنگایەتی گەل بین بۆ ئەوەی لایەقی ئەو گەلە بین ئەبێ خۆمان پێ بگەێنین خۆمان بگەینین ئەو ئاستەی کە ینی خاوەندارێتی لەو ئەرکە بکەین و ئەو ئەرکە پێک بهێنین بۆ ئەوەی کە ینی بە کەمە کورتی تێنەپەڕێ هەواڵ هەڵمەت نمونەیەکی پێشەنگایەتی و سەرکردایەتێکی سەرکەوتووە لە باشووری کوردستاندا بە تایبەتی ئێمە هەمومان نەزانین لە باشووری کوردستاندا کولتور و فکری پێشەنگایەتی ساختە زۆرە لەبەرەوە هەواڵ هەڵمەت لە کەسایەتی خۆیدا ئەو تایبەتمەندیانەی کە هەیەی لە بەرامبەر بێباوەڕی باوەڕی لە بەرامبەر بە دەسەڵاتدارێتی بەڕێوەبەرایەتێکی هەرەوەزی هەڵبژاردوو کە
نمونەیەکی بەڕێوەبەرایەتی سەرکەوتوو بوو هەم لە ئەتوانم بڵم لە کاتی کە ئێمە بەیەکەوە ئیشمان کردووە لە ڕاپەڕاندنی ئەرکدا و لە دەرەوەی ئەوەش کە بەردەوامی کە ئەرکی بەڕێوەبەرایەتی خستۆتە سەرشانی وەکو کەسێکی ناوەندگەرا نەبووە وەکو کەسێکی کە هەموو کار لە کەسایەتی خۆیدا قۆرخ بکە بەم شێوەیە مامەڵەی نەکردووە خاڵی زۆر گرنگ کە ئەمەوێ باسی کەم وەک هەواڵێک هەواڵ هەڵمەت لە پێوانەکانی ئازادی ژن و ئازادی پیاودا زۆر بە باشی خۆی قۆڵ کردبووە زۆر بە زانستیانە مامەڵی لەگەڵ ئەم پرسە ئەکرد لەسەر ئەو بنەمایە هەواڵ هەڵمەت بۆ تێپەڕاندنی عەقڵێتی کلاسیک چ لە ینی تایبەتمەندی کۆنەپارێزی ژن چ تایبەتمەندی کۆنەپارێزی پیاو بە تایبەتی لە بەرامبەر عەقڵێتی پیاو سالاری کلاسیک تێکۆشانێکی زۆر دژواری فکری و پراکتیکی بەڕێوە بردووە لەبەرەوە یەکێک لە مەرجەکانی سەرکەوتنی هەواڵ هەڵمەت لە بەڕێوەبەرایەتیدا ئەوەیە کە توانیوێتی لە کەسایەتی خۆیدا نوێنەرایەتی پیاوی کلاسیک نەبوو نوێنەرایەتی کەسایەتیەکی نمونەی پیاوێک کە لە زۆر ڕوەوە توانیوی کەسایەتی خۆی پەروەردە بکە و پێ بگەێنێ و خۆی ینی ئاستێکی باش لە پێوانەکانی ئازادی لە کەسایەتی خۆیدا دروستکە وەکو کەسایەتێکی پیاو و ئەوەی کە ینی ئەبوو بە خاڵی سەرنجڕاکێشانیش ئەوەیە لە کۆمەلگادا بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە بە شێوازێکی زۆر وردبینانە لە چارەسەرکردنی کێشەکانی کۆمەلگادا ڕۆڵی گێڕاوە و توانیوێتی کێشەی ژن و پیاو وەک کێشەیەکی ناوەندی کێشەکانی کۆمەلگا سەیریکە نەکدابڕاو لە کێشەیەکی سیاسی بەڵکو وەکو ناوەندی کێشە سیاسیەکان تەماشای کردووە و خاڵی زۆر گرنگ کە هەواڵ هەڵمەت تێدا تایبەتمەندی زۆر لە بەرچاوە هەواڵ هەڵمەت خاوەنی تایبەتمەندی دڵنزم بوو خاکی بوو لەگەڵ هەموو کەسێکدا پەیوەندیەکی تونند و تۆڵی هەبوو و ئەو عەقڵیەتەی کە لەگەڵ هەندێک کەسدا لە پەیوەندیدا بێ و هەندێک کەس نەیار بن هەندێک کەس دۆز بن ئەم تایبەتمەندی نەبوو لەبەرەوە ئەو تایبەتمەندیە دڵنزمی و خاکی خۆشەویستی خۆی لە دڵی بە ملیۆنان کەسا کردبووە ئەمە یەکێکە لە تایبەتمەندیە بەرچاوەکانی تری وەکتر هەواڵ هەڵمەت خاوەنی بەرژەوەندی نەبوو بەرژەوەندی خۆی شەخسی نەبوو یەکێک لەو ئاستەی کە لە خۆیدا دروستی کردبوو ینی بە هیچ شێ هەموو بەرژەوەندی خۆی لەناو بەرژەوەندی گەلا ئەبینیەوە و لە هەموو هەنگاوەکانی خۆیدا هیچ کاتێک لە بەرژەوەندی تاکە کەس بیری نەکردوێتەوە ئەمە وابوو کە ئەتوان بڵم کەسێکی کۆمەڵایەتی بوو کەسێکی جوواکی بوو و نرخەکانی کۆمەلگای بەم شێوە لە کەسایەتی خۆیدا قوڵ کردبووە بۆیە هەواڵ هەڵمەت یەکێک بوو لەو کەسانەی کە زۆرترین کەس لەگەڵ زۆرترین کەسدا پەیوەندی هەبووە وەک ڕێبەرایەتێک وەک پێشەنگێک وەک هاوسەرۆکێک وەکو سەرۆکی پارتی چارەسەری ئەتوانم بڵێم زۆرترین خەڵکی سەردان کردووە لە ماڵەکانی خۆیاندا چاوەڕوانی ئەوە نەبوو کە خەڵک بێت بۆ سەردانی ئەو خۆی دەرگا بە دەرگا و ماڵ بە ماڵ سەردانی خەڵکی کردووە یەکێک لە تایبەتمەندی بەرچاوەکانی تریشی ئەوەیە بۆ ئەوە هەموو ئەم تایبەتمەندیانە ئەتوانم بڵێم تایبەتمەندی سەرۆکایەتی و ڕێبەرایەتێکی ڕاستەقینەیە کە ئاستەنگە بۆ هەموو نەیار و بۆ هەموو دوژمنان و ئەم تایبەتمەندی کە ئەتوانم بڵێم زۆرترین نرخی کۆمەلگای تێدا کۆبووتەوە ئەمە وەکو چقلی چاوی دوژمنان و نەیاران بوو و هەواڵ هەڵمەت بوو ئەوەی کە خەڵک ئیتر بێباوەڕ بێ لەوەی کە کێ پێشەنگی بەهێز دەرەکەوێ لە ناوی ئەبن لەو بوارشدا خاوەن زۆرترین تێکۆشان بوو بەڵام بێگومان ئەو پرسیاری کە ئێوە کردان هەواڵ ینی بە شەیدبوونی هەواڵ هەڵمەت کە بەدانانی چەندین بۆسە و پیلانگێڕی ئەمە لە ئێستاوە نییە ئەم پیلانگێڕی کە لەسەر هەواڵ هەڵمەت بەڕێوەچۆ بەڵام وردبینی و لێهاتووی و ژیری و ینی بەهێزی ینی ئەو پەیوەندی هەواڵای تێ بە قووەتە یان ئەو پەیوەندی تونند و تۆڵە و خۆشەویستیی گەل کە لەگەڵ هەواڵ هەڵمەت بوو لەبەرەوە بەردەوام هەواڵ هەڵمەت پارێزرا و ئەو پیلانگێڕیانە هەموو پوچەڵ بووە بەڵام لە دواییدا بە پیلانێکی زۆر چەپەڵ زۆر قوڵ بە پیلانگێڕێکی زۆر قوڵ و ئۆپەراسیۆنی تایبەت کە هەواڵ هەڵمەت شەید کرا بێگومان جارێکی تر ئەمەوێ ئەوە بڵێم
یەکێک لە خاڵی لاواز نییە یەکێک لەو شتانەی کە تایبەتمەندی بەهێزی هەواڵ هەڵمەتە کە خۆشەویستی بۆ گەل لە لووتکەدا بوو عاشق بوو بۆ گەلەکەی ئەمەندەی حەزکردن و خۆشەویستی بۆ گەل هەبوو بۆیە گومانەکانیشی لەوەی کە تاکێکی ئەم کۆمەلگایە لە لووتکەدا ئەبێ بە سیخور یان ئەو جەسارەتە ئەکا زەربە لە هەواڵ هەڵمەت ببە هەواڵ هەڵمەت لەوانەیە هیچ کاتێ بیری لەوە نەکرد بێتەوە چونکە لەگەڵ هەر کەسێکا دانیشت بێ کامینسانە زۆر خراپ بێ توانیوێتی وەرچەرخانێکی گەورەی تێدا دروستکە نەک تەنیا گۆڕانکاری لە کەسێکی جاسوس و سیخڕۆ کردوێتی بە کەسێکی وڵات پارێز و نیشتیمان پەروەر لە کەسێکی دیکتاتۆر ئەو کەسەی وەرچەرخاندۆ بۆ کەسێکی دیموکرات بەڵام لە دوایشدا بێگومان من 100% لەو باوەڕەدام کە پیلانگێڕان سەر نەکەوتو ڕاستە بە فیزیک هەواڵ هەڵمەت شەهید بوو بەڵام هەواڵ هەڵمەت قوتابخانەیەک وتەکانی فکر و فەلسەفەکەی کە وەکو قوتابیەکی ڕازگۆ تەواوی پەیامەکانی ڕێبەر ئاپۆی گەیاندۆ بە زۆرترین خەڵکی باشووری کوردستان لەو باوەڕەدام چۆن هەبوونی هەواڵ هەڵمەت وەک شۆڕشێکی فکری و ڕۆشنبیری و کۆمەڵایەتی بوو لە کۆمەلگادا لە پێشەنگایەتیکی بۆ ئەو تێکۆشان ئەو شۆڕشە کرد شەهیدبوونی هەواڵ هەڵمەت ئەبێتە سەرکەوتنی ئەو شۆڕشە و ئەبێتە بورکانێک کە ئازادی سەربخە ئەبێت بە بورکانێک کە تێکۆشانی دیموکراتی سەربخا کە خۆی بۆ یەکێک بوو لەو کەسانەی کاتوانم بڵێم تایبەتمەندی دیموکراتی لە ئاستێکی بەهێزدا تێدا بوو و یەکێک لە هیوا گەورەکانی بەرقەرارکردنی سیستەمی دیموکراتی بوو و بەردەوامیش ئەوەیە گوێ لە باشووری کوردستاندا باشووری کوردستان پێویستی بە شۆڕشێکی دیموکراتی هەیە لەسەر ئەو ئەساسە ئەبێ ئێمە ببین بە ئێمە ببین بە شەروان و تێکۆشەری ڕێگای دیموکراتیت لەو باوەڕەدام کە بە هیچ شێوەیە پیلانگێڕی لەسەر هەواڵ هەڵمەت سەر نەکەوت و سەریش ناکەوێ و ئەنجامیش ناگرێ چونکە هەواڵ هەڵمەت لە کەسایەتی خۆیدا هەموو ئەو پیلانگێڕیانەی پوچەڵ کردەوە کە لە ماوەی ڕابردوودا ماوەیەکی کورت هەندێک کەس کە وەکو پێشەنگ دەرکەوتن دوای ئەوە بە زۆر لە ماوەیەکی کورتا لە ناوچوون یان مەسەلەن شەهید بوون هەواڵ هەڵمەت بەو تێکۆشانە 25 ساڵی توانی ئەو ئومێد و باوەڕیە جارێکی تر لە ناو خەڵکە سەوز بکاتەوە و ئەتوانم بڵێم هەواڵ هەڵمەت لە تێکۆشانەکەی بە تایبەتی لە بواری نەتەوەیدا لە ئاستی یعنی بەقەدەر ینی دەریایە قوڵ بوو لەو بوارەدا بۆیە ئەتوانم ئەوە بڵێم کە هەواڵ هەڵمەت لە بنیاتنانی یەکێتی نەتەوەیدا تەنیا دروشمی نەئەوت بەڵکو لەبەرەوەی یەکێتی نەتەوەی بە قوڵی لە کەسایەتی خۆیدا دروست کردبوو پێی وابی و کامە هێزی ئەوی خۆشی بە هەموو شێوەیە ئیرادە و ڕۆحی خۆشی بە داگیرکەرانەوە گرێدراوە ئەو قەناعەتی بەوە هەبوو بە تێکۆشانی ماوە درێژ ئەتوانێت ئەو عقلێتە بگۆڕێ لەبەرەوە باوەڕی بە سەرکەوتن و تێکۆشان لە لووتکەدا بوو لەو باوەڕەدام ئەو باوەڕ و هێزەش لە ڕۆحی هەریەک لە ئێمەدا و لە هەموو قوتابیەکانی هەواڵ هەڵمەتدا چێنراوە بۆیە شەهیدبوونی هەواڵ هەڵمەت ئەبێ بە قۆناغێکی نوێ بۆ دەستپێکردنی شۆڕش بە ئاستێکی بڵندا و بۆ دەستپێکردنی سەرکەوتنی شۆڕش.